روش باش از دخیل شمو هیویا دم خوش جوارا دخوازم دگل کورت کنکشن جه واشنطن دنگی امریکا واجي صالح دمي جرم بينر نهجا قال لك سلافين جرم جبوا بريدكم سروكي هريما كردستان عراقي رزدار مسعود برزاني ده هفديتنا كده لقال دنجي امريكا بحثا سردان خويا نهاج بو امريكا دكه وهر وها ما قال لك رابورتو بابتن دن هنا ونهاجي كام رابورت ببينن درباري افي يكيدا جي رابورت كدن لقدور خانمان الكونغرس الامريكي هنا لبريوان كام ببينن تشل جهان تقومه پشتی سرکتنا پارتیا کنسرواتیو ده هلبجارتن پارلمان بریتانی دا سرک وزیر دیوید کامرون دبیجا اوی دست به دامزراندنا حکومتک نه بکا برز کامرون و بو گرکادیا 5 سالی سرکاتیا حکومتا بریتانی بکا پارتیاوی 326 ججمارا 605 اندام پارلمانی یل بریتانیا بدز و اینانا دگر راگهاندنا انجامان ریبرین پارتین اپوزیسیونیان دست به کارکشانین خوا راگهاندن جوانا اد ملباند ریبری پارتیا کار کو دوام سرکتی هلبجارتنا بو پشتی وی سردانا شاجنا بریتانی الیزابت کری بریس کامرون سوزدان وك يك بارتي يقل ويك مملكة حكمي يعني حكمرانية بكا وي هر وصاص سوزين بكينانا ريفراندوم دان لسرمان يان نمانا بريطانيا تبلوكي 28 اندامن ايكتيا اوربيدا امريكا دبيجا او نهار راهنانا سرهلدرن سوريين نرمره دكاج بو شر دجي داعش لسر عردل سوري وزیر بروانیا امریکا آشتن کارتر دوه پنجشنبه راگهاند کو نود کسن باش از منکری دست به راهنانی کرن لجهکی پاراستی کوی دیار نکر بلند کرنا آستا پشتگیریا ریوبریا اوباما بو اپوزیسیون نرمره ده پشتی روجه که جسوزا سروک سوریه بشار اسد جبو وگراندنا نافچین ده بن دست سرهلدران دا امریکا لسوریه داعش کر آرمانجا ایریشن عزمانی لقط ایریشی هزن رژیم نکر لحفتي صالية فيدا يان روجا سركتني لأوروبا بروريا الشر دومي جهاني لأمريكا وچند ولات أوروبي تكرن روجا هشتي مها غولانا صال 1945 هجمارتن وكا روجا داوي هاتنا الشر دوم يجهاني لواشنطن رفدكا فروكن الشر دوم ينجهاني بسر باجر رفرين بو ريز قرتني لجانغوريين وي شري سلوك اوباما جي قوت نفش يعني او نفشي وي شري جهان باراست و اشتي دامزران لبريطانيا جي ايرو جمارا كاري ورسمان هاتنا جيران وشاهي لناف جادان جي هاتنا كرن روسيا افيروري جرا بفستيفالا كمازن لميدان صور بامادمونا جمارا كمازن نافدارين جهاني سروک هرما کردستان عراقی رزدار مسعود بارزانی سب سرکردایتی شان دک راده بلند دک لور لواشنطن اپای تخت ده چارچویا سردانه که فرمیده که لگل برک بر پرسن امریکی کمبو جناب وانجی سروک باراک اوباما و جیگر وی جو بایدن هفکارا ما معتبر شیروانی دوی نافبریدا ایرو بری چند مجمران هفدیتن اگل لگل رزدار بارزانی لدار خستو بیرو بوچونن وی لدور و سردانه جي ورگرتن و بتایبتی جی شر داعش کو امریکا کردان تیدا وکو هوالبند جی خورا دبینه و کرجی دبیجن ام جبر جیهان همی و شر داعش دیکن لامریکا و لهمو ولاتانی تر پیمویا دان بوانین که پیشمرگه رولک شرکی بینی لتشکاندنی افسانه داعش و با چاوی ریزه و تماشای قربانی یکانی گلی کردستان و بتایبتی قهرمانيتي پێشمەرگە دەکەن ئێمە لەو سەردانەمان بۆ واشنطن بە دوور و درێژی باسی تەقیمی قۆناغی ڕابردوومان کرد لەگەڵ مەسئولینی ئەمریکا لە هەروە باسی قۆناغی ئێستا چ بکەین و بۆ ئایندە چۆن خۆمان ئامادە بکەین. مەسلەیەکی بە تایبەتی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ژمارێک لە سەناتۆران دەست پێشخەریان کردو ئەوەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستەوخۆ چەک بدات بە هێزی پێشمەرگەی کوردستان ئایا ئەم مەسەلە باسکراوە چونکی جەنابتان لە کۆبوونەوەکەی ئەتلانتیک فەرموتان کە گرنگ نییە چۆن دەگا بەڵام هەر ئەوەیە چەک و پێداویستیەکانی دیکە بگەن وە بزانم من لەوێش گوتم و ئێستاش دەڵێم ئەگەر ڕێی ئێمە بپرسن ئێمە پێمان خۆشە ڕاستەوخۆ ئەو چەکانە بێن بۆ پێشمەرگە و ئێمە سوپاسی ئەو کۆنگرێسمەنانە و ئەو سیناتۆرانە دەکەین کە پشتگیری ئەو قانونەیان کردووە
بەڵام بەتەکیید گرنگ بۆ ئێمە ئەوەیە و چەکە لە دەستی پێشمەرگە بی ئەگەر ڕاستەوخۆ بێ زۆرمان پێخۆشە ئەگەر بەڵام نەتیجە مهم ئەوەیە لە دەستی پێشمەرگەدەبی. بەڵێ کە دەفەرمونون چەک ئایا چەشی قورس مەبەستانە ئایا حکوومەتی بەغدا ڕازی دەبێت یاننا؟ وڵی ئەو چەکۆنەی کە پێویستە بۆ پێشمەرگە کە شەڕی داعشی پێ بکات لەم شەڕانەدا دەرکەوتووە چ جۆرە چەکێک پێویستە ئیتر ئێمە تەرکیز لەسەرەوە دەکەین. بەڵێ ئێستا باسی مەسلەی ڕزگارکردن یاگرتنەوەی مووسڵ دەکرێتن و دیارە هاوەهەنگی هەیە لە ناو حکوومەتی هەرێم و لە هەرێمی کوردستان و بەغدا و ئەمریکا دەکرێت جەنابەت باس بکەی ینی بە شێوەیەکەوە هاوەنگەیە دەکرێت ئایا پێویستە کوردەکان بەشێک بن لەو شەڕە؟ هۆی تا تەرۆریستانی داعش لە مووسڵ بن تهدیدێکی بەردەوام دەبن بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە شکاندنی داعش لە مووسڵ یا دەرکردنیان لە مووسڵ گرنگە بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگە. ئێمە اتفاقمان کردووە لەگەڵ بەغدا و لەگەڵ نوێنەرانی ئەمریکاش کە کۆمیتەیەکی سێلایەنە دروست بکەین بۆ دانانی پلانێکی هەملایەنە بۆ ڕزگارکردنی مووسڵ و ئێستا و کۆمیتەیە خەریکی ئەو دیڕاستەیە. بەڕای جەنابتان چ ئاستەنگێک هەیە لە بەردەم حکوومەتی هەرێم لەو شەڕە کە بڕێوە دەچێت؟ وەڵا ئاستەنگ زۆرە یعنی شەڕ هەموو شتێکی پێویستە مەسەلە هەر تەقەمەنی نییە و هەرچەک شەڕ ئیمکاناتی مادی پێویستە شەڕ هەندێ پێویستی تری پێشمەرگە پێویستیانە مەسە هەر تفەنگ و فیشەک نییە زۆر شت پێویستە بەڵام پێشمەرگە توانی زاڵبی بەسەر زۆر لەم کەم و کوڕیانەدا گینە پێویستی زۆر پێویستە زۆر کەم و کوڕیان. لە پاش دیدارتان لەگەڵ سەرۆک ئۆباما و هەروەها جێگری سەرۆک ئۆباما جەنابەت لە ژووری بازرگانی ئەمریکا فەرموتان کە کۆبوونەوەکە زۆر سەرکەوتوو بوو و خەڵکەکەش زۆر دڵیان خۆش و بچەپلان لێدا. ئەم پرسیارە بەتاکی لە داهاتوش لە پاشە ڕۆژ لە جەنابەت دەکرێت بۆیە منی لەو پرسیار لێەوە دەکەم سەرکەوتن لە چ ڕوویەکەوە؟ وڵی ئەمە یەکەم جار نییە من بێمە واشنگتن و یەکەم جار نییە من سەرۆکی ئەمریکا ببینم ئەو تێگەیشتنەی ئەم جارە من هەستم پێکرد و بینیم لە دەربارەی دۆزی گەلی کورد و کوردستان و پێویستی ئێمە لە ڕووی عسکەری لە هەموو ڕوویەکی ترەوە من پێشتر ئەو تێگەیشتنەم هەست نەدەکرد بەڵام ئێستا بینم ینی زۆر زۆر ئامادەیەکی زیاتر هەیە لە جاران بۆ ئەوەی یارمەتی ئێمە بدرێ بۆ ئەوەی بمان پارێزن لەبەرەوە من جارێکتر ئاڵێم کە کوبوونەوەکە زۆر سەرکەوتوو بوو. لاوی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا چەندین جار سەرۆک ئۆباما خۆی کوتوێتی مەسەلە لاوازکردنی داعش و لە کۆتاییدا لە ناوبردنێتی لای هەرێمی کوردستان جەنابی سەرۆک چ گرنگە بەلای ئێوە؟ وەڵی لای ئێمە گرنگە ئێمە ئەمن و ئاسایشێکی تەواو دابین بکەین بۆ هەموو عێراق بەڵام بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و ئێمە ئەو ئاوەرانە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان اینجا چ عەرەب بن کورد بن تورکمان بن مەسیحی بن هەر کەسی بی طبعا نەتیجە هەدەفی نهایی ئێمە هەدەفی استراتیژی ئێمە ئەوەیە کە داعش نەمینی بەڵام لە هەمان کاتیشدا کارێکی وا بکەین هەموو پێکەوە کە داعشێکی تر بە شێوەیەکی تر لەژێر پەردەیەکی تر سەرهەڵ نەداتەوە. بەڵێ هێندەگە دەڵم کە تەنانە شکستدانی داعش لە مەیدانی شەڕ زۆر گرنگە بەڵام مەسەلەی ئایدۆلۆژیەکەشە بڵاوبووتەوە بخۆمان دەزانین کە ژمارەی کوردیش خۆیان گەیاندوتە داعش. بەرنامەی هەرێمی کوردستان چییە؟ وەڵا بە تاکید ینی شەڕەکە عسکەری نییە شەڕی فکریە شەڕی ئابووریە طبعا لە کوردستان حکوومەتی هەرێم خەریکە هەندێک هەنگاوی عملی باوێژی بۆ ئەوەی حتا مەسەلەی فکریش زۆر لەو پیاوانی ئاینی مەلاکان مامۆستایانی ئاینی کە ڕۆڵی خۆیان ببینن و نەهێڵن ئەو گەنجانەی ئێمە بەوەی هەندێک مەلای نەفام و یا منحرف تووشی هەڵا ببن. پێم خۆش بۆ باسی مەسەلەی ڕفراندۆم بکەین کە جەنابتان پێش ڕووداوەکانی ئاگوست یا مانجی 2013 باستان کرد کە ڕفراندۆم بکرێت لەسەر پاشە ڕۆژ ئەم شەڕە ئایا ئەو مەسەلەی و پاش دەدا چونکی شەڕی داعش بە پێی کاربەدەستانی ئەمریکا چەندین ساڵ دەخایەنێت؟ بێگومان ئەو شەڕە وای کرد کە تۆزێ ئەو ڕفراندۆمە دوابکەوی بەڵام ئێمە ڕفراندۆمەکە دوانەخەین تا شەڕی کوتای شەڕی داعش بێ. طبعا ئەو مەوزوعە لای پەرلەمانە بەڵام مەسەلەکە جددیە پرۆسەکە جددیە پاشێک شەی لێ ناکرێ و حتمما ئەو ڕفراندۆمە دەکرێت بەڵام ئەبی لە کاتێکدا بی کە خەڵکی ئێمە ئامادە بیتن و
کۆمسیۆنی هەڵبژاردن ئامادە بیکاتن و وەزعی ئەمنیش ڕێگەم دات. بەڵێ جەنابی سەرۆک شەڕی داعش و یعنی کوردەکانی گەیاندۆتە پێگەیەکی نێونەتەوەی و باسی مەسەلەی چارەنووسی کورد بەگشتی دەکرێتن ژمارە بە درستی نازانین بەڵام دەڵێن ئەو 40 ملیۆن کوردەی کە بێ دەوڵەتن. جەنابەت پاشە ڕۆژی کورد لەو ناوچەیە چۆن دەبینی بەگشتی؟ والله طبعا من زۆر خوشببینم بە ئایندەی کورد وەکو نەتەوەیەک بەڵام قەت ئێستا ئێمە بیر لەوە بکەینەوە هەر پارچەیەک خصوصیەتی خۆی هەیە و ئەبی چارە نووسێکی ینی چارەسەرێکی بوو بدوزرێتەوە کە بگونجێ لەگەڵ ئەو خصوصیەتە هەمی ملەتی کورد و هەما و وڵاتەی کە تێیدان بەڵام بەر لە هەموو شتێک ئەبی ئێمە وەکو کورد بیر لەوە بکەینەوە کە ئەمە ئەبی پەیامی ئاشتی بگەینین بە ملەتانە و بیر لە تند و تیژی نەکرێتەوە چونکە چەند تند و تیژی بکرێتن لە غەیری خوێن ڕشتن نەتیجەی ناوی بۆ ئیسباتی وجودی خۆشمان ئیسباتی ئەوەی خۆمان ئەو خوێنەی پێویست بوو دامان لەمە دووە ئەوی بە دیالۆگێمە هەوڵتێ ئەە پشکێک بوو ژێ هەفپەیڤینە هەفکارمەتە بەشێوانی دیگەل سەرۆکی هەرێما کوردستانە عێراقی برێس مەسعود بارزانی هوندەکارن دریژاهی ئەڤێ هەفپەیڤینە تایبەت ji بۆ دەنگی ئەمریکا لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا تەماشە بکەن. تیرۆریستên ئیسلامی li gelek cihên cîhanê zêde dibin û di nav civakên Rojava de jî. Bi aliyê xwe ve de hikûmet şerî dikin ji bo rêgirtinê li belavabûna komelên radîkal li cîhana ereban û îdeolojiya wan li nav civakên musulmanan. Lê rêkên wan serneketîne. Şareza egerên wan egerên sernekeftinê vedgerîne bijarên ku ev komelên radîkal ji xelkê re berdest dikin. Bi taybet ji bo xortên tûra û bê umêd. Berlemana Fransî di roja sêşemabûrî de bi piraniya denga yasayeke nû gocihê mişt û mirreyê pesend kir goyê bi firehî mafê bide çavdêriya kesên gumankirî bê terorê lê Fransa. Je veux d'abord me féliciter de ce résultat très large. Ez dixwazim dê seretayî de bêjim ez kêfxweşim bê vê encama mezin. Ev piraniya mezina di berjewendiya yasaya agadariyê de. Ew yasayeke ku xizmeta azadiya me dike. Ew yase çarçoveyeke ji bo xizmetên çalakiyên agadariya me. Ew wateyeke din dide wan ku karibin di rûyê gefa terorê de rawestin. Bi ser gopiraniya qanûndanên ji partiyên cuda ve erênîdane vê yasayê lê hinî din guman di encama wê de kirine. Şîrovekar dibêjin ew grûpên radîkal bala gencên musilman dikişîne. Yê got ji siyaseta fermandarî xwe nerazî ne. Helbet ev sedemek herî giring e ji bo xelkê herêmê ku Amerîka hewl dide welatên Arab û musilman kontrol û xirab bike û İsraîl herêmê kontrol bike. Ew dijminê herî mezin e. Ev peyam her tim di medya, zanîngeha û di civakê de belav bû. Ev gelek bîrokeyan dide xelkê. Niha hemû partî û grûpên radîkal ji te re dibêjin em ne hikûmetin. Em xebatê dikin û paşeroja te digel me ye. Diyara got êrişên ezmanî yê navdewletî tevgera çekdarên dewleta İslamî li Iraq û Sûriye lewaz kiriye di van çend mehan de. Lê grûpê jêkevtir El-Qaîde piştî got gelek ziyan gihiştiye bi girtin û kuştina rêberên wê di demên dawî de dîsanê xwe geşt dike û destkeftiyên baş wergirtiye ji hinek welatên Erebî ve li gorî şîrovekaran. And today it seems like Al-Qaeda Diyara ku El-Qaîde bihter vedigere Sûriye û Yemenê ji aliyê piştgiriya ku ew werdigire ji hin welatên kendava Erebî. Yek dikare bibîne wek mînak welatên wek Erebistana Siûdî û Qeter ew piştgiriya rêxistineke sîwan dikin ku eniya El-Nusra ya girêdayî bi El-Qaîde ve parek jê ye. Şîrovekar dibêjin têkbirin û têkçûna van grûpên terorîzm di riya kiryarên leşkerî de ji bo çareseriyên dem dirêj bikêrnayên. Lê baştirîn serkeftin ew e li dijî wan guhdan bi civaka musilman ya nerm bêkirin û bihêztir bibe û derfetên baştir li pêşiya gencên musilman bên vekirin li seranserî cîhanê. Luqman Ehmed, Dengê Amerîka.
به 100,000 خلک سوری به صدام شر جوالات خوارویان و بر خودان اوروپا بریا گمیان دناو دریا سپیرا مالبات برا دوست و هوال جیان خوا دخن مترسیا مرنه داکو خو بگهن اوروپا آگاهین برفرهتر ده وی راپورته ده مەودای بەرەو پێشەوە بە پانتایی 2,500,000 متری چوارگۆشەی دەریای مەدیتەرانەیە. 6 کوڕی گەنجی خەڵکی سووریا واتە 4 برا و 2 دۆست لەبەر شەڕی نێوخۆیی وڵاتیان جێهێشتەوە. دوای 15 کاتژمێر 2 کەشتی لە ئاسۆ دەردەکەون ئەوەش پاسەوانی کەناری ئیتالیایە. کۆچبەران تێگرا خۆشحاڵیان دەبڕی کە گەیشتونە ئەو وڵاتە. ئەو کۆچبەرانە بۆ دوورگەی لامپدۆسا دەبن. لەو بەشەیدا ئەوان وەردەگرن لەسەر ئەو پاسکایە باریکە بۆ دەردەکەوێت چەندە کۆچبەر ڕوو لە ئیتالیا دەکەن. لەوێرا دەسەڵاتداران ئەو برایانە بۆ سیسیلی دەگۆزنەوە کە لیان دەگەڕن بە ئازادی بڕۆن. ئەوان سواری یەکەم قەتار بۆ باکووری میلان دەبن. لێرەیە دەنجی ئەمریکا یەکەم جار ئەو گەنجانە دەبینێت کە شەکەت و نیگەران ترسیشان پێوە دیارە و لەسەر ئەو شوێنە چراخانەی شەمە نەفەرە دانیشتون و پاڵیان وێک داوە. راگەورەکە غیاز ئاوا باسی سەفەرەکان دەکات. بداية طلعنا من الأردن ئێمە بۆ ئوردن دەرباز بووین و لەوێەوە چوین بۆ جەزائیر پاشان بە ناقانونی چوین بۆ لیبیا و 5 ڕۆژ بە بیانباندا ڕۆیشتین زۆر سەخت بوو ئەو 5 ڕۆژانە خەریک بوو بمرین گەیشتینە ترابلس و لەوێش ڕا بۆ سابراتا تووشی گەلێک گرفتان بووین چونکە کەسی قاچاقچی پارەی لێ دزین پاشان دەرباز بووین و بە لۆتکە خۆمان گەیاندە لامپادۆسا. خیاس دەڵێت کە سەفەری بە کەشتی زۆر لە شەڕی نێو سووریا مەترسیدارتر بوو. كان طلعت البحر طبعا سەفەرە مەرگ بوو مێشکمان وەستا بوو بیرت لە کەس و لە هیچ تەنانەت لە خۆشت نەدەکردەوە لە ئەو سەردانە هیچ کات بە تەمای گیانی خۆت نەبووی هەستێکی سەیرە. براکانی ناوبرا و حوسێن عەلاو بەرعە و دۆستەکانی بە هاو ئاهات لێرە خەریکن بە قەتاری شەو بچنە ئاڵمانیا. بابی ئەو کوڕانە هەر پێشتر لە بێرلین دەژیت کە دوایین منزڵگایانە. بەڵام دایچان هێشتا لە سووریا داهاتومان لە سووریا لە دەستداوە و هیوادارین ئێستا ئەو داهاتومان لە ئەڵمان بدوزینەوە و لە سووریا باشتر بێت و درێژە بە ژیان بدەین. چەند خولەک پێش سەفەر شتەکانیان هەڵدەگرن و سواری قەتار دەبن. داوایان کرد کاتێک سوار دەبن دەنجی ئەمریکا فیلمان لێ هەڵنەگرێت. بە پێی قانونەکانی ئەوروپا دەبێت پەناخوازان لە یەکەم وڵاتی کە دەگەیەنێ داوای پەناخوازی بکەن. جاری وایە پۆلیس قەتار دەگەڕێ و پەناخوازان بۆ ئیتالیا دەگەڕێنێتەوە. داهاتووی ئەو برایانە لەو قەتارەدا بڕیاری لەسەر دەدرێت. دوای 2 ڕۆژ هیچ هەواڵێک نەبوو. پاشان دەنجی ئەمریکا پامێکی پێگەیشت. ئەویش ئەوە کە براکان توانیان بە سڵامەتی بگەنە شاری مونیخ. دوای شەوێکمانەوە لە پەناگای پەناخوازی ئەوان خەریکن بۆ بێرلینێ بچن. لەسەر قەتار سەر نوێچامان پێکەوتووە و خۆشحاڵیشان پێوە دیار بوو. رح يكون شعور يعني أنا حاليا متحمس كثير لأني أطلع. دوای 6 ساڵ لێکدابڕان زۆر تامەزرۆی بینینی بابمم هیوادارم جارێکی دیکە بە زوویی دایکم ببینمەوە و هەموو وەک بنەماڵەیەک بە یەک شاد ببینەوە. بەها گرتە ڤیددیۆیەکی بۆ دەنجی ئەمریکا نارکە لە وێستگەی قەتاری بێرلین لەگەڵ بابی یەکیان گرتەوە. قەیرانی کۆچبەری لە ئەوروپا گەلێک خەمناچی پێوە دیارە و چارەکردنیشی کارێکی ئاسان نییە. بەڵام لانیکەم بۆ ئەو برایانە و دۆستانیان ئەو دەڕبازبوونە لە شەڕ ئەویش بە بیابان و بە ئۆقیانوسدا کۆتایەکی دڵخۆشی هەبوو. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. کامپا شاریا لە پارێزگەها دهۆکێ دەردۆرە 19,000 ئێزیدیên عێراقی ڤەدحاوینە کۆژە شنگالی ڕەڤیا بوون پشتی کەتناوێ بندەستێ داعش. زارۆکن پەنابەر لەوەر بۆ دەمەکە درێژ بێ خوێندن مابوون و نهاژی وەزارەتە پەروەردەیە دهۆک ji بۆ wan dibistan dê kampêda vekirine. Ji بۆ ئاگاهiyên berfirehtir li dor rewşa zarok û dibistanan fermo li vê raportê temaşekin. Berî bigehiya komelgeha şariya tuyê bigehiya rêzên dirêj yên xîvetên spî li deşteka Pand. 4,000 xîvet hewangeha 19,000 êzdiyanin ji devera şengalê reviyan piştî bûyîne armanca komela Dewleta İslamî Daeş li 3 meha 8 par. 6 ji van xîvetên nîşana
یونیسف لەسەر ژۆرên خوێندنا پێتر ji 5,000 خوێندکارانە ji qonağên cuda cuda. Xîvet êkcar pirî zarokin ji mara zêdeya خوێندکاران di xîvetekê de zehmetiye ji bo fêrbûna wan خوێندکاران û erkê mamostayan. وضع طلبة ني باشا يعني أم الفان شادرادنا واستيعاب يعني أنه سدو شيست طالبي تدايا الفي شادريدا يعني مرينينا يعني ريا طالبانينا ياكي هر رحلكي يعني هشتن دهن يعني وضعكي زحمتها وأم الفان شادرادنا الفان شادرا وضعي واني غنديني يعني قال لك زحمتها اف خوندنگه تی بریوبرین جالی بریوبریا پروردیا دوکیوا روجی پنج گرین خوندکاران جدمجمر هشتی سپیدی اتا هشتی شوی در سالی وردگرین براستي قالك وضع ما يبيسه الطالبات قالكن ومجامع صدو هفته طالبا وكتاب كامل وما ذلك خيمن دي بين تشكرين ان هنا كان بوبانا جمع لازم بوبا بين شعبه قالك ان ايطالي خاصه ايطالي فهمناكن ما مستبو ما تشرح ان سبيشيه ايطالي فهمناكن ما دي بس بوما هناك كرفانه بين يا خيمه تدي بریوبری خوندنگه گوت ما 5600 خوندکار هنه لسر دو گروپان هر یک 3 روزان لحفتیه هر روزه 5 گروپین خوندکاران و هر گروپک دو دمجمر و نیوه دمینن و هشتا جی جورین خوندنی پرن جبلی کو اوا زحمتیه جبو فکرن و فیربونی بلاوا بونا نخوشیان جی دنافوان دا جبروی جمارا زیده خمک دیا خوندنگهان آف دست جینینن هیزن چکدارین کردی لدورا شنگالی خوال بر ملیتان داعش نگرد دما لدست پیکا مها هشت پار هیریش کری و صدان ازدی کشتین و به هزاران دیل گرتین جمها شش خزیرانا پاروره داعش که مانین اولی لباکورا عراقی کرنا آرمانجو جه انجام صدان هزار جه کریستیان ازدی شبک و ترکمان شیعه جه دورین خواررویانو در بدر بونا. جارك دي بخير هاتنا كورت كونكشن لدمي كو جمارة خانمان دي كونغرسا أمريكي دا دفيغر دا ريكوردش كانديا أو جنو بونا بيزج صدي راسي جي أوا جمارة خانمان لأمريكا بقشتي جي أميران بترع أمريكا لدو چندين ولاتين جيهانيا دما بحث بيتسر رجايا خانمان دي بوستين بلندين دا صلاتي دا دي كونفرانسا كي دافان هيامان للوس أنجلوس سياسة فانا شروفكرن يعني شروفدان كاتشما دجيانا سياسية أمريكا دا أف جداهي هيا دنفبرا جن وميران دا كونغرسي أمريكا شوينيكي دەسەڵاتە کە هێشتا پیاوان دەسەڵاتیان بەسەردا گرتووە. ژنان تەنها لە ساڵی 1920ەوە مافی دەنگدانیان هەیە و حکوومەت زۆر خاو دەڕوات. ئەندامێکی کۆنگرێسی نوێ میمی والترز دەڵێت ژنان دەستکەوتیان هەبووە هەرچەندە ئەمە بەس نییە. والترز بەشێک بوو لە پەناڵێکی مشتومڕکردن لەسەر ئەوەی بۆچی ژنی زیاتر لە کۆنگرێس و ژیانی گشتی دانین. ئەندامی کۆنگرێس تولسی گەبۆرد دەڵێت یەکێک لە هۆکارەکان تێڕوانینی نێرێنی حکوومەتە. پێم وابێت ئەمە لێکترازانێکە بە تایبەتی لەلایەنەوەی هەزارە کەسانی سەرکەوتوو زۆر بەبەهرە و هەروها داهێنەرن کە دەڵێن باشە بۆچی خۆتێکەڵاوی ئەو دەستگا لە کارکەوتووی کە ناوی حکوومەتە بکەن. تەنانەت ئەگەر ژنانیش بخوازن خۆیان بۆ پۆستی حکوومەت کاندید بکەن ڕەنگە کەرەستەی پێویستیان لە بەردەستدا نەبێت لە هەڵمەتی هەڵبژاردن سەرکەوتن بەدەست بێنن. تۆ ناتوانیت پەیامەکەت بگەیەنیت ئەگەر پارەت نەبێت. پێم وابێت بەشێک لە کێشەکانی ژنان کۆکردنەوەی پارەیە. زۆربەی جار ژنان لە هێزی کاردان و ئەوەی دەیکەن کە من کردم واز لە کارەکەت بهێنێ و لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانت بی. پاشان پەیوەندیش لەگەڵ خەڵکی لەدەست دەدەیت. ئەم پەیوەندیە ئەوەیە کە پشتیوانی دارایی بانگەشەی هەڵبژاردن دەکات. لە کاتێکدا ئەو ئەستەنگانەی ڕوبەڕووی ژنان دەبنەوە بە ئاسانی چارەسەر ناکرێن بەشداربووانی پاناڵەکە دەڵێن هەندێک کار هەیە دەشێ بکرێت بۆ ئەوەی ژنی زیاتری بتوانە بهێنرێت تا بەسەرکەوتوانە خۆیان بۆ پۆستی حکوومەت کاندید بکەن. لەگەڵ ڕێکخراوەکەتدا قسە بکە سەبارەت بە ڕێگاکانی کە دەتوانیت سوود لە هێڵی گەنجەکان ببینیت. ئێمە بەرنمەیەکمان لە هاویندا ئامادە کردووە. ژنی گەنجی تەمەنی زانکۆ کۆ دەکاتەوە و بە کەسانی وەک میمی و تولسیان دەناسێنێت و ئەمە نمونەی باشیان نیشان دەدات و شتیان دەربارەی واشنگتن فێر دەکات و یارمەتیشیان دەدات کە بزانن ئەم خەونە دەشێ ببێت بە خەونی ئەوان.
واڵتەرز دەڵێت هەبوونی ژنی نمونە زۆر گرنگە بۆ ژنانی زیاتر لە ناو سیاسەتدا. دەبێت ژنان لە ڕێبەراتیکردندا نمونە بن. ئێمە دەتوانین بڕوانینە پاشە ڕۆژی وڵاتەکەمان و پێم وابێت بەرپرسیارەتی ئێمە ئەوەیە ئەو ژنە گەنجانە بکەین بە نمونە. بەو هیوایی کە ئەو نمونانە بتوانن نیشانی ژنانی گەنجی بدەن کە حکوومەت چییە و هەروەها هاندەریش بن بۆ ئەوەی ئەوانیش خۆیان بۆ پۆستەکانی حکوومەت کاندید بکەن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. کی ناخوازە ئۆتۆمبیلاوی هەردەم پاقژ و پاک بە و دلۆپێن ئاو و زەیتێژ سەروێ بۆ خۆ بچن. زانیارین ئەزمونین تەکنۆلۆژی دەبێژن نەدەرەنگە کۆ بویاغا ئۆتۆمبیلێ ji xwe ber gemar û nîşanên li ser wê paqij bike. Çawa li vê raportê temaşekin. Ji berê dehatiye nasîn ku hinek belg hene dema baran li ser dibare şûna avê namîn li ser. Ev belg wekû belgên bi navê taro û lotus tên nasîn. Di demek nêzik de trimbêla te jî dê wisa bît. Zanyar niha dikarin wekû vî tiştî çê bikin bi alîkariya belavbûna nanophysics xwendina perçeyên biçûk. Yawlû lêkolîner ji xwendingeha daliyan ya teknolojiya li Çînê yek û niha li xwendingeha London dixwîne titanium dioxide yên parçeyên biçûk bi kar anîn da ku boyaxekê dijî avê çê bike. Profîsora kîmya Claire Carmalt mezina yawlû li kar dibêje av te'dê li vî rengî nake. دراستيدا أو وقت توبكن جروفر كل ساعة جريل دبن وجس ككهرباء جليشي وبكتيريات كان أم دكارن وي بوياغي لسجية الرق وكشوشة وميتال يانشي لستشتت نرم وك بامبو وكاغذ كاربينة تشتê herî nebaş di vî rengî de yê ku xerabiya mîkanîkî çê dike hate çareserkirin bi titanium dioxide. Ebreka karînana vê spreyê em dikarîn her tiştekî ji nîşana parêzîn. Ev boya tê bi kar anîn di cih û tiştên mezin wekû çol, tirimbêl û nexweşxana. Ravindowski dengê Amerîka. ولداوی پاولو و ویتۆریۆ تاڤیانی دوو برانە بۆ دەمێ 5 ساڵان فلیمان چێ دیکەن. The Night of the Shooting Stars, Good Morning و Babylon ji derhênana wanin. Ev filmên navdarin niha ew dû sînemakarên bi asıl Îtalî dê jiyê 80 saliyê de ne û çend layanên keltûrê Îtalî dikin hêvênê filmê xwe nû. پاولۆ تاڤیانی دەرهێنەری فلیمی وەندەرز بۆکاچۆ میێوانی فەستیڤاڵی ترایبەکا بوو لە شاری نیویۆرک کە لەم فەستیڤاڵە یەکەم جار بوو ئەم فلیمەی تاڤیانی نمایش کرا. ئەم فلیمەی تاڤیانی باسی دیکامێرۆن دەکات کە کۆمەڵە چیرۆکێکە لەلایەن نووسەری سەدەی چاردە جۆڤانی بۆکاچۆ نووسراوە لە سەردەمی بڵاوبوونەوەی پەتایەکی گەورە کە فلیمەکەش ئەم دیمەنانەی زیندوو کردووە. هەفت خانمên nûgeh gotin êdî bes e wan nevêt li Florence demê xwe bi hejmartina miriyan derbas bikin. Wan biryar da derkevin û çîrokan vegêrin. Wan rêka rizgarkirinê di huner de dît. تاڤیانی دەژڵێت خۆی و برایەکەی پێیان وایە فلیمەکەیان پەیوەندی هەیە بە ڕووداوەکانی ئەمڕۆ. berê xwe bide diyarda Daeş ew zilma li Efrîka rû dida. Rojekê min û birayê xwe Vîtorîyo got ew taûne me hest kir em di nav taûnê de ne. هەرچەندە پێداچوونەوەکانی سەرەتا پێی بە فلیمی وەندەرز بۆکاچۆ زۆر ڕەخنەگرانەیە بەڵام تاڤیانی وتی ئەگەر بۆکاچۆ ئەمڕۆ لە ناوماندابایە و سەیری فلیمەکەی کردبایە پەسەندی دەکرد. سەما دزەیی دەنجی ئەمریکا. بەڵێ تەماشەڤانین هیژال لێ بەرنامە ڕۆژا سێشەمبێ me hevpeyvînek heye digel kandîdekî doktorayان خوێندکارێکی دکتۆرایê lê bajarê Amedê li Zankoya Mesopotamiya Remezan Tunç ew ji me re behsê hilbijartinên Tirkiye dike. Em hîvîdarin ku hûn digel me bin bo roja sêşembe û hevpeyvîna taybet ji bo dengê Amerîka li ser hilbijartinên Tirkiye û siyasetên Tirkiyan diplomasiyeta Kurdan digel Amerîka jî ku babetê hevpeyvîneka me ya digel wî şerezayê taybet ku hatibû dengê Amerîka û me ew hevpeyvîn digel kiriye. بله بینرین هجال ور ام دگهن داویا برنامه کرد کنکشن ایرو ام وسپاس دکن جبو شوفاندنا و تا برنامه به هر بمین دناف خیر و خوشی دا و انهاجی بخاطره و